هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە. دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە سەرەتا بەناوی سەنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە 18 2007 لەسەر دەستی چەند کەسێک شکۆڤەیدا کە هەستیان بە پێویستی تەکان کرد بۆ پێدانی خزمەتی قورئان و بڵاوکردنەوەی بانگەوازەکەی. لەو ساتەوە حەزرەت ئاسا قم فەئەنذیر دەستی کرد بە پەخشکردنی مەشخەڵی چرای خوایی. بەڕێزان، دیارە دەستگا بە ئیمکانیەتێکی کەم لە ڕووی شوێن و مادەوە دەستی پێکرد، بەڵام کارێک لەگەڵ پەیامی خودادا بێت بێگومان بەرەکەت و یارمەتی ئەوی لەگەڵدایە و بۆ خۆشی پشتگیریەتی. لە سەرەتادا لە هۆڵێکی بچووک داوانەکان لە دوو پۆلدا بەیانیان و ئێواران لە ڕۆژی هەینیدا دەستی پێکرد. دواتر لە شوێنێکی تۆزێک فراوانتر وانەکان فراوانتر بوون تا لە 1 2009 بە هاوکاری خێرخوازان دەستکرا بە دروستکردنی بینای تایبەت بە دەستگا و لە 5 2010 بە پشتیوانی خواتواندرا تەواو بکرێ. دواتر لە 28 2009 مۆڵەتی ڕەسمی لە حکومەتی عێراقی بەناوی دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە وەرگرت وەکو دەزگایەکی زانستی ڕۆشنبیری کە کۆشش دەکات بۆ گەشەپێدان و پێشخستن و هاندان و بڵاوکردنەوەی هۆشیاری و ڕۆشنبیری و زانست و زانیاری لە کۆمەلگای عێراقیدا. هەروەها هەڵدەستێ باچی فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ تەواوی پێکاتەکانی کۆمەلگا. بەشەکانی دەزگا. ئەنجومەنی کارژێری دەزگا پێک دێت لە بەرپرسی بەشەکان و سەرۆکی دەزگا بەم شێوەیە: بەشی سەرپەرشتیاری، بەشی ڕاگەیاندن، بەشی دارایی، بەشی پەیوەندیەکان، بەشی بەدواداچوون، بەشی پلاندانان و پێشخستن. لقەکانی دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە بریتین لە لقی سلێمانی، لقی کەرکووک، لقی سۆران، لقی هەڵەبجە، لقی کۆیا. کورتێک لە گرنگترین کار و چاڵاکیەکانی دەزگا. وانەکانی دەزگا. دەزگا وانەی بەردەوامی هەیە بۆ قوتابیانی سەر و 16 ساڵ لە کوڕ و کچ کە ژمارەیان لە 500 قوتابی زیاترە. تیایدا وانەکانی چاخوێنەوەی قورئان و ئادابی قوتابیانی قورئان و لەبەرکردنی قورئان دەخوێندرێت کە بۆ ماوەی 8 ساڵ هەموو قورئان لەبەر دەکەن لەلایەن بەشی سەرپەرشتیاریەوە بەڕێوە دەبرێت. هەروەها هەفتانە وانەکانی قوتابیانی منداڵ و نەوجەوانان بەڕێوە دەچێت کە ژمارەیان دەگاتە 145 قوتابی کە تیایدا ئەم وانانە دەخوێندرێت. فێرکردن و لەبەرکردنی قورئان، چاخوێندنەوەی قورئان، هەروەها پەروەردەی منداڵان لەسەر کتێبی منهاج الطفل المسلم کە پێک دێت لە 6 قۆناغ. جگە لەوانە بەردەوامەکان کە لە پشووی هاویندا خولی هاوینە بەڕێوە دەچێت بۆ قوتابیانی کوڕ و کچ، تیایدا وانەکانی قورئان خوێندن و تەجوید و ئاداب و ڕەوشتی ئیسلامی و ئینگلیزی و کۆمپیوتەر و خۆشنووس دەخوێندرێت. تا ئێستا بۆ 4 ساڵ خولی هاوینە بەردەوام بووە بەم شێوەیە. لە هاوینی 2008 35 قوتابی، لە هاوینی 2009 زیاتر لە 250 قوتابی، لە هاوینی 2010 زیاتر لە 500 قوتابی، لە هاوینی 2011 زیاتر لە 900 قوتابی تیایدا بەشدار بوون. سازدانی کۆڕ و سیمینار لە ڕوانگەی هەوڵدان بۆ پێگەیاندنی تاکێکی ڕۆشنبیر بە قورئانی پیرۆز، دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە ناو بەناو هەڵدەستێ بە سازدانی کۆڕ و سیمینار بۆ کەسانی شارەزا و ڕۆشنبیر لە بوارەکانی قورئان و بابەتە گرنگە هەنووکەیەکان کە ئەگەر بەگشتی باسی بکەین ساڵانان نزیکەی 20 تا 25 کۆڕ لە بوارە جیاجیەکان ئەنجام دراون. بڵاوکراوەکانی دەزگا هەروەها بۆ خزمەتکردنی کتێبخانەی کوردی و هەوڵدان بۆ دەوڵەمەندکردنی بە بابەتە قورئانیەکان، دەزگای ڕۆشنبیری نووری حیکمە تا ئێستا چەندین بڵاوکراوەی گرنگ و بەسوودی دەرکردووە و بە چاپی گەیاندون کە زۆربەی بە شێوەیەکی خۆڕایی بە هاوکاری خێرخوازان بەسەر خوێنەراندا بەشکراون.
تاوەکو ئێستا دەستگام کتێبانەی بەچاو گەاندون. یەکەم چۆن باشتر لە قورئان بەهرەمەند دەبین. دووەم با دڵەکانمان بە قورئان ئاودێر بکەین. سێم لەبەرکردنی قورئانی مەزن. چوارەم فەرهەنگی حیکما بۆ ڕاپەکردنی وشەکانی قورئان. پێنجەم با بگەڕێینەوە بۆ لای خوا. شەشەم توێشووی ڕەمەزان. هەفتەم ڕامان لە قورئان. هەشتەم ئاچی سەرشانمان بەرامبەر بە قورئان. پرۆژەی خوێندنەوە. لە چاڵاکیەکانی دەستگا ئەنجامدانی پرۆژەی خوێندنەوەیە بە ئامانجی گەشەپێدان و پێشخستنی ڕۆشنبیری خوێندنەوە و زانست وەرگرتن. لە هاوینی 2009 دا دەستگا هەڵسا بە ئەنجامدانی پرۆژەی هاوڕێیانی قورئان کە بریتی بوو لە دابەشکردنی سێ کتێب لە بوارەکانی قورئان و خوێندنەوەی پاشان تاقیکردنەوە لێی. لەم پرۆژەیەدا نزیکەی 1000 خوێنەر بەشدار بوون. هەروەها ئەم ساڵیش پرۆژەیەکی هاوشێوە لە بواری جێبەجێکردندایە لەبارەی ژیانی جێنشینانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم. تۆمارکردن و بڵاوکردنەوەی وانەکان. بەشی ڕاگەیاندنی دەستگا هەڵدەستێت بە تۆمارکردنی گشت کار و چاڵاکیەکانی دەستگا بە دەنگ و ڕەنگ، دواتر بەسەر قوتابیان و بەشداربووان دابەش دەکات. و هەروەها دەستگا سایتێکی تایبەت بەخۆی هەیە بە زمانی کوردی و عەرەبی بۆ بڵاوکردنەوەی هەواڵ و چاڵاکیەکان و وانەکانی دەستگا کە لەلایەن بەشی ڕاگەیاندنەوە بەڕێوە دەچێت. میهرەجانێکی ساڵانەی قورئان. دەستگا هەڵدەستێ بە سازدانی میهرەجانێکی ساڵانە بۆ ڕۆشنبیرکردن و پێناساندنی پەیامی قورئان بە تەواوی پێکاتەکانی کۆمەڵگا. ئەم میهرەجانە ساڵانە لە سەرەتای ساڵی کۆچی دەست پێ دەکات بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت و تیایدا چەندین کۆڕ و بەرنامە و چاڵاکی پێشکەش دەکرێت بۆ تەواوی پێکاتەکان لە ئافرەتان و منداڵان و قوتابی و مامۆستایانی زانکۆ. هەروەها کردنەوەی پێشانگای کتێب تایبەت بە بابەتە قورئانیەکان. کتێبخانەی دەستگا. و دەستگا کتێبخانەیەکی تایبەت بەخۆی هەیە کە دەوڵەمەندە بە بابەتە قورئانیەکان و زانستە شەرعیەکان بۆ ڕۆشنبیرکردنی مامۆستا و قوتابیان و بەرزکردنەوەی ئاستی زانستیان. هەروەها دەستگا هەڵدەستێ بە دابەشکردنی قورئان بە هاوکاری خێرخوازان بۆ قوتابیانی مزگەوت و شوێنە دوورە دەستەکان. بەهارە گەشتی ساڵانە. هەروەها دەستگای ڕۆشنبیری نوری حیکما ساڵانە لە وەرزی بەهار هەڵدەستێ بە ڕێخستنی بەهارە گەشت بۆ مامۆستا و قوتابی و دۆستانی دەستگا بۆ زیاتر ئاشنابوون و نزیکبوونەوەیان لە یەکتر. ئەمە کورتێک لەو کار و چاڵاکیانەی کە دەستگا ڕۆشنبیری نوری حیکما پێی هەڵساوە و توانیەتی تا ئێستاش بەردەوام بێت بە یارمەتی خوای پەروەردگار و هیممەتی خێرخوازان کە ئەگەر بەراورد بکرێ بە توانە مرۆیی و مادیەکانی دەستگا دەتوانین بڵێن کارێکی باش کراوە. بۆیە داوا لە دۆستان و هاوڕێیان و خۆشەویستانی قورئان دەکەین کە بە پێی توانە هاوکار بن بۆ پێدانی بەردەوامی بەو کارە هەریەکە لە بوارەکەی خۆی تاوەکو بتوانین لە داهاتوودا خزمەتی زیاتر و باشتر پێشکەش بە مسلمانان بکەین بۆ ئەوەی خەڵک زیاتر شارەزا بن لە قورئان و ژمارەی قورئان لە بەران زیاتر بن، خەڵک پەروەردە بن بە پەروەردەیەکی قورئانی، با بەیەکەوە قورئان بەرز بکەینەوە تاوەکو پێی بەرز بینەوە.